دۆسیەی دزی سەدە هێشتا جێی پرسیار و بۆچوونی زۆرە لە عێراق کە تا ئێستا وردەکاریەکەی ئاشکرا نەکراوە و تا ئێستاش لێکۆڵینەوەکان بەردەوامن. لە کاتی حکوومەتی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی پێشوو ئاشکراکردنی دۆسیەکە لە ساڵی 2022دا بەجارێک عێراقی هەژاند. کاتێک دەرکەوت هاوپەیمانیە کە لە 5 کۆمپانیای وەهمی پێگاتون و تێوەگلاون لە دزینی 3 تریلیۆن و 750 ملیار دیناری عێراقی کە دەکاتە 2 ملیار و 500 ملیۆن دۆلار لە ڕێی بەکارهێنانی بەڵگەنامە و چەکی ساختە بۆ بردننی پارەی هەژماری بازی کۆمپانیاکانی نەوت. مستەفا سەنەد ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە پشت ئاشکراکردنی ئەم دۆسیەیەوەیە بە ماڵپەڕی کەناڵی جەزیرەی قەتەری ڕاگەیاند. هێشتا و بەردەوام بەڵگەی نوێ لەبارەی دزی سەدەوە ئاشکرا دەبێت. لە مانگی ئاب واتە مانگی هەشتی 2021 تا هەمان مانگ لە 2022 بڕی 3 تریلیۆن و 750 ملیار دیناری عێراقی نزیکەی 2.5 ملیار دۆلار کێشرایەوە. ئەمەش کاریگەری لە بازاڕەکاندا ڕاستەوخۆ لەسەر نرخی خان و بەرە و کڕینی هۆتێل و مۆڵ و بانک و بەشداری لە پرۆژەکان بە تایبەتی لە بەغداد و هەندێک پارێزگای باشوور دەرکەوت. سەنەد ئاشکرای کردووە کە سوودیان لە ناکۆکیەکی نێوان عەلی عەلاوی وەزیری دارایی و ئیحسان عەبدولجەبار و وەزیری نەوت لە حکوومەتی کازمی بینیوە کە بەهۆیەوە وەزیری دارایی لە پۆستەکەی لادرا و ناکۆکیەکان بۆ ڕای گشتی ئاشکرا بوو. دوای تۆمارکردنی سکاڵایەکیش بە هاوکاری و هەمانگی دەسەڵاتەکانی یاسادانان و دادوەری و هەندێک کەسانی نێو دەسەڵاتی جێبەجێکردن وردەکاریەکانی تاوانەکە ئاشکرا بوو. لە دۆسیەی دزی سەدەدا تۆمەتباری سەرەکی و لاوەکی و شاردراوە هەن و سەرجەمیان لە نێوان 25 بۆ 30 کەسدان، بەڵام سەرەکیەکان 8 کەسن بریتین لە نور زوهەیر کە کەسی سەرەکیە لەگەڵ بەڕێوەبەری نووسینگەی سەرۆکوەزیران لە حکوومەتی کازمی، یاریدەدەری بەڕێوەبەری نووسینگەکە، هەروەها بەڕێوەبەری باج، بەڕێوەبەری بەشی گەورە ڕاستپێردراوان، ژمارەیە کەسایەتی لە بانکی ڕافیدەین، کارمەندە باڵاکانی بەشە یاسایەکانی باج و هەندێک کارمەند لە وەزارەتی دارایی و ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانیشی تێدایە. هەیسەم جوبوری ڕاوێژکاری سەرۆکوەزیران و سەرۆکی پێشووی لیژنەی دارایی لە نوێنەران هەوڵ دەدات بێتاوانی خۆی بسەلمێنێت، بەڵام ئەویش تۆمەتبارە بەهۆی ئەوەی سامانەکەی بە شێوەیەکی نائاسایی قەبە بووە و بووەتە 7 ملیار دیناری عێراقی، دوایەوەی دەستگیر کرا ئێستا بە کەفالەت ئازاد کراوە. سەبارەت بە نور زوهێر کە وەک دزی گەورە ناوی لە دۆسیەکەدا هەیە و مێژوویەکیشی لەگەڵ گەندەڵی لە دوای 2023ەوە هەیە، بە پێی قسەی مستەفا سەنەد پارەکانی و کەسانی دەروون لاواز یارمەتیان داوە هەڵبێت و پێشبینیش ناکرێت بە بێ وەرگرتنی گەرەنتی گەورە بۆ کەمکردنەوەی سزاکەی بگەڕێتەوە.